من ناوم ئەرکان حەسی مەحموودە دانیشتووی شاری دەربەنی خانم. بڕیارم داوە لە ماڵەوە بمێنمەوە چونکە ڤایرۆسێکی کوشندە تەواوی جیهان و کوردستانی داگیر کردووە. ئەم ڤایرۆسە دوژمنێکی نییە ئەبێ هەمومان خۆمانی لێ بپارێزین تەواوی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەین. بۆیە بڕیارم داوە ماوەی 14 ڕۆژ لە ماڵەوە بمێنمەوە خۆم قەرەتی نەبکەم. داوا لە هەموو هاوڕێیان و خزم و دۆستان و خۆشەویستان مەکەم کە لە ماڵەوە بمێننەوە بۆ ئەوەی هەمومان پارێزراو بین و ڕوبەڕووی ئەو دوژمنە نهێنیە ببینەوە. باشترین چارەسەر لە ئێستا مانەوەمانە لە ماڵەوە وە سەرقاڵکردنی خۆمان بەشتە بە سوودەکانەوە بە تایبەتی خوێندنەوە کە هەمومان نەتوانین دەستمان پێ بگەن. وەزان هێرش دانیشتووی قەزامێت بەسۆ لە دەبەری بارزان. من پابندم بە ڕێنماکانی وەزارەتی تەندروستی و حکوومەت هەرێمی کوردستان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و من لە ماڵەوە دەمێنمەوە و کاتی خۆم تەرخان دەکەم بۆ کتێب خوێندنەوەکە ڕۆژنامەوان پێشکەشکار لەوە دەرم ئەوەش پابند بە ڕێنماکانی حکوومەت. هاوژمانیان خۆشەویست بەمانەوەمان لە ماڵەوەدا دەتوانین بەرەنگاری ئەو ڤایرۆسە ببینەوە لەبەر ئەوەی مرۆڤ خۆی دەبێتە هۆکاری گواستنەوەی. زۆر گرنگە ئەومان کە لە ماڵەوەی هەوڵدا وەرزش بکە، کتێب بخوێنەوە، تەماشای ئەو فیلمانە بکە زانستین یاخود مێژووین سوودبەخشن، هەوڵدا ڕۆژانە میدیتیشن بکە تەئەمول بکە چاوەدا بخەکەمێک خۆت ئارامکەوە، بیر لەو شتانە بکە و ڕۆژانەکەوە ئارام بەخشە بە شێوەیەک بیر لە شتی خراپ مەکەوە. ئینشاڵڵا بە هەموو لایەک بەرەنگاری ئەو دۆخە دەبینەوە. زۆر سوپاسیا حکومەتا هەرێما کوردستانی دکەین بۆ ڤان ڕێنما و پێنگاوێ جوانێت هاوێتین بۆ پاراستنا گیانێ هەمی هەوڵاتیەت کوردستانێ ئەم ژیوەک خێزانێکە باژێڕێ دهۆکێ بە ماوەی چەند ڕۆژانە ئەم پێگیری ڤان ڕێنما دکەین ئەمشماڵ نەدەرکەتینە و ئەم داخوازێکی هەمی دایک و بابا دکەین پێگیر بن ڤان ڕێنما چونکە ئەف ڕێنما بۆ پاراستنا گیانێ مەیە لەو ماژی هەر ماڵدا ببینن حتا ئەف نەخۆشیە نەخۆش سەر ملەتی مەدا دەرباز دێخۆ پارێزی